ئەم سەحابە خۆشەویستە عەمماری کوڕی یاسرە لە موالیەکانی بەنی مەخزوم بوون. دایک و باوکی ئەم کەڵە پیاوە یەکەم شەهیدی ئیسلامن. سومەیەی دایکی کە ئەبوو جەهل فیرعەونی ئەم ئومەتە لەعنەتی خوای لێبێ قەمەیەکی کردە زگیا و شەهیدی کرد بەس لەبەرەوەی بێدەسەڵات بوون. خۆشەویستانی خۆم ئیبن مەسعود ئەگێڕێتەوە ئەوەل من ئەظهر الئیسلام في مەکەتە سەبعەت ئەو خەڵکانەی کە یەکەم کەس ئیسلامیان ئاشکرا کرد و نەترسان لە چ شتێک ڕوبەڕوویانە بێتەوە 7 نەفەر بوون. رسول الله صلى الله عليه وسلم فمنعه تبارك وتعالى بعمه أبي طالب. پێغەمبەر صلى الله عليه وسلم یەکەم کەس بوو کە دینەکەی ئاشکرا کرد و خوای پەروەردگار بە هۆکاری مامەی کە ڕئیس عەشرەتیان بوو کە خانەدان و ناودار و براگەورەیان بوو نەیانەتوانی دەستی بۆ بەرن. و ئەبوو بەکر دووەم کەس ئەبوو بەکر بوو ڕەزای خوای لێبێت. ئەبوو بەکریش منعه الله تبارك وتعالى بقومه. خوای پەروەردگار بە قەومەکەی عەشرەت و بنەماڵەکەی دەسڕۆ بوون و خەڵکی سوارچاکیان زۆر بوو پێی نەئەوێران. وعمار وأمه سمية وصهيب وبلال والمقداد ئەم پێنجەکەی تر مستەضعەف بوون. درعی ئاسنیان ئەکردە بەریان و مناڵە ورتکەی ناو مەکە یاری پێیان ئەکرد. عەماری کوڕی یاسر وەها عەزیەت و عەزابیان ئەدا ڕۆژێک زۆرێی بۆ هێنا جنێوی بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم. کاتێک کە گەڕایەوە دەستی کردە گریان لەبەردەست پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی چۆن دڵی خۆت ئەبینی ئەی عەمار؟ فەرمووی والله قەلبی مەلیئەة بالئیمان، وتی دڵم پڕە لە ئیمان بەڵام دایک و باوکمیان شەهید کرد و زۆر عەزابمیاندا. فەرمووی فەئین عادوا فەعود، ئەگەر هاتنەوە عەزیەتیاندا تو جنێو بە من دەبا ئەوەی تو عەزیەت نەخۆی. ئەم سەحابە بەڕێزە بەم شێوازە ئیسلامی لەسەر سەری خۆی دانا، هیجرەتی فەرموو، لە هەموو غەزا و جیهادەکانە شان بەشانی پێغەمبەر بوو عليه الصلاة والسلام. خۆشەویستانی خۆم، مەناقیبەکانی عەماری کوڕی یاسر ڕەزای خوای پەروەردگار لە خۆی و باوک و دایکی بێت، کاتێک کە عەزاب و مەینەتیان ئەچەشت و بەستوبیانیانەوە لەبەر خۆر و سزای زۆر سەختیان ئەدان، پێغەمبەر عليه الصلاة والسلام بەلایان هەڕەت ئەبوو بۆیان ئەگریا، هیچ دەسەڵاتێکی نەبوو دیفاعیان لێ بکە. فەرمووی سەبرا ئالە یاسر فإن موعدكم الجنة، وتی هیچم پێتان نییە بۆ ئێوە، تەنها ئارام بگرن، بینی ئێوە و بەهەش تەنها ڕوحەکەتانە کە دەرئەچێ. ئەوان بوونە یەکەم شەهیدی ئیسلام. ئەمە منقەبە و مەناقیبی ئەو خانەوادە بەڕێزەیە. عن أم المؤمنين رضي الله عنها، دایکی ئیمانداران عائشە ڕەزای خوای لێبێ ئەگێڕێتەوە، ئەفەرمێ پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی عەمار یعنی ئەو کەڵە پیاوەی کە ئەمڕۆ باسی ئەکەین، ما عرض عليه أمران إلا اختار الأرشد منهما، ناخرێتە بینی دوو شتەوە کەوەها هەڵی بژێرێ ئیلا ئەوەی کەوەها سوود و قازانجێ ئەواڵە بژێرێت. وەکو پێغەمبەر صلى الله عليه وسلم لە بین دوو ئەمرا بوایە باشەکەی و ئاسانەکەی هەڵ ئەبژارد. ئەمیش شوێنکەوتەی ئەو پیاوە گەورەیە، لە زانکۆی ئەبی ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەم پەروەردە بوو، لەو زانکۆیەی کەوەها گەنجانی موسڵمان بەنهێنی ئەڕۆیشتن لەوێ فێری عەقیدە و ئیمان ئەبوون. ئەم پیاوە لەوێوە فێر بوو، بۆیە خێزانی پێغەمبەر صلى الله عليه وسلم شایەتی بۆ ئەدا. ئەفەرمێ گوێم لێ بوو پێغەمبەر فەرمووی عليه الصلاة والسلام ئەو پیاوە ناخرێتە بین دوو ئەمرەوە ئیلا باشەکەی هەڵ ئەبژێرێت. ئەبوو دەردا ڕەزای خوای لێبێ ڕۆژێ چووە مەجلیسێکەوە، فرمي أليس فيكم الذي أعاذه الله تبارك وتعالى على لسان نبيه من الشيطان؟ وتياري أو بياوتان تيانية كخواي پروردگار لسرزاري بيغمرك وعليه الصلاة والسلام للشيطان باراستويتي ما بستي عماري كري ياسر بو رزاي خواي ليبيت. بيغمر عليه الصلاة والسلام دعاي بو كردبو خواي قورة للشيطان بتباريزي أي عمار.